ئێمە برایەنەوەی نوێ داوامان لیان کرد کۆکو هێزێکی کاریگەر لەسەر گۆڕەپانی کوردستانە تەبێ داوامان لیان کرد کە ئەوانیش بەشداری بکەن لەگەڵ برایانی تریان لەگەڵ هێزلایەنەکانی ترا لە هاوپەیمانەتی کە بەشداری بکەن تەبێ ئەوانش پێشنیارەکان هەم بۆیان کردووە بڕیار ئێواندا کە تاوتێ پێشنیارەکان بکەن و دوای ئەوە بڕیاری خۆیان هەر لایەنێک ئازاد هەر کەسێک ئازادە بۆی کە منافەسی دیموکراتی خۆی بکە لە هەر شوێکا بێ بەڵام ئێمە هەموو وەختێ پێمان باش بۆ هەموو حیزبولایەنە سیاسیەکانە لە یەک تاوارێک کۆبنەوە باشترێکە بۆ هیچ دەنجێک نەفەوتێ ئەم بەڕێزانە ئەمڕۆ سەردانیان کردین دیار هەر بە مەبەست و بە ئامانجیەوەی کە نەوەی نوێ وەکو هێزێکی کاریگەر کە ئێمە بەپێی ئەو داتانەی لە لامانە و بەپێی هەڵبژاردنەکانی پێشوو هێزی دووەمە لە ناو کەرکووک و هەندێک لە ناو چەرجێناکۆکەکانە کە بەشداری ئەو لیستە بکەین ئێمە وەکو جوڵانەوەی نەوەی نوێ پێمان ڕاگەیاندن کە بڕیاری کۆتاییمان لەو بارەیەوە نەیاوە سەرنج و ڕای خۆمان پێگەیاندن و لە ماوەی داهاتووە ئەو کاتە بڕیاری خۆمان بۆ هەموو میدیاکان ڕاگەیەنێ بەڵام تا ئێستا نەوەی نوێ بڕیاری کۆتایی نەداوە ئەوەی سەرنج و ڕای خۆمان بێ بە بەڕێزانەمان گەیاندووە سەرنج و ڕای ئەوانمان وەرگرتووە تاوتوێیەکەین و لە داهاتووە کە بڕیاری کۆتاییماندا ئەیگەێنین بە هەموو هاوڵاتیانی کەرکووک و ناوچەکانی تر